ئایا لە لالەزار کۆمەڵکوژی ڕوویداوە؟ ئاستیەکان ئاشکرا دەبن یاخود سەرچنار دەبێتە گۆڕستانی نهێنیەکان لە کاتێکدا هێشتا تەپ و تۆزی ئۆپراسیۆنە سەربازیەکەی 22 ئاب لە هۆتێل لالەزاری سلێمانی بە تەواوی نەنیشتۆتەوە. پرسیارێکی گەورە و ترسناک لە میدیاکان وروژێندراوە. ئایا ئەوەی ڕوویدا تەنها ئۆپراسیۆنێکی دەستگیرکردن بوو یان کۆمەڵکوژیەک بوو کە هەوڵی شاردنەوەی دەدرێت؟ تاوەکو ئێستا وێنەکە ڕوون نییە و دوو جێڕانەوەی تەواو دژبەیەک بوونیان هەیە. لەلایەک دەستگا ئەمنیەکانی سلێمانی و یەکێتی جەخت لەوە دەکەنەوە کە هیچ کۆمەڵکوژیەک ڕووی نەداوە و سەرجەم چەکدارانی سەربەلا هورشێخ جەنگی دەستگیر کراون و ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە. بەڵام لە بەرامبەردا چەندین سەرچاوەی میدیایی و نافەرمی باز لە کوژرانی نزیکەی 20 بۆ 30 چەکدار دەکەن. ئاماژە بەوەش دەکەن کە هەوڵێک بۆ شاردنەوەی تەرمەکان لە ئارادایە. تا ئێستا ژمارە و ناوی دەستگیرکراوانی لالەزار بە فەرمی بڵاو نەکراوەتەوە تاکە زانیاری پشتڕاستکراو لە پزیشکی دادی سلێمانیەوە هاتووە کە باز لە بوونی دوو تەرم دەکات کە سەربەهێزەکانی لالەزار بوون. یەکێکیان لەلایەن کە سوکاریەوە وەرگیراوەتەوە و ئەوەی دیکە بێکەس ماوەتەوە. لەم نێوەندەدا بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆی لێدان و سوکایەتیکردن بە دەستگیرکراوەکان شەپۆلێکی توندی ناڕزایەتی لە نێو خەڵکدا دروست کردووە. لە کاتێکیشدا دەنگۆی ئەوە هەیە هەندێک لە دەستگیرکراوەکان بۆ دانپێدانان دەهێنرێنە سەر شاشەکانی تەلەڤیزیۆن. چاوەکان لەسەر ئەوەیە کە ئایا چارەنووسی ونبووەکان ئاشکرا دەکرێت یان ئەم دۆسیەش لە تەموو مژی ململانێ سیاسیەکاندا ون دەبێت.